أي شعاعي تجلى حق ويسراپا صورتي تو نظاري رحمتي أوى لو منظري جهتي تو أي أميني شوي حكمت محرمي سري عزيمت شفقة لطف قدرت أنيس هم صحبتي تو هر توي سراجي باطن وظاهر أزلتاك أبد أميدي أول وآخر هر پناهي غيرتي تو أي خاوني تاج عزت خلعتي رحمت لبر مهري ختمي رسالة لحقي شان وشوكتي تو أي لذتي لفظت بو روح خوشتر لشرابا طهور كليلي درقاي جنة نوري حبي حزرتي تو أي نقاهت چشمي تابي سيلي هوري كرم بودين درخشاني هردو عالم بو لجلوي تلعتي تو درخشاني هردو عالم بو لجلوي تلعتي تو لسايد جنة باقية بو عاصياني روسيا أي شپولي موجي رحمد لبرنازو حرمتي تو لدواي جيشي تا بهينت سقيكم منيش چاونوار خاك سارو بجيماوم منتظري رحمتي تو كرم كسابو ديدكم زرية خاكي لعليند كرم كسابو ديدكم زرية خاكي نعليند بحق شاهي شهيد بتاج خلعتي تو هر تويت كاكاري روجي محكمي خير الحاكمين فتحيا سبا سالاري عاسياني أمتي تو هر تويت كاكاري روجي محكمي خير الحاكمين فتحيا سبا سالاري عاسياني أمتي تو اللهم صل على سيدنا محمد سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست لە مانگە پیرۆزەکەی لەدایکبوونی پێغەمبەری سەروەر و نووری چاومانداین صلی الله عليه وسلم سەرلەبەری ئەم مانگە بۆن و بەرامەی پەیامە پیرۆزەکەی پێغەمبەری خوا و ئەخلاق و ڕەوشتە بە پێزەکانی ئەو تەواوی جیهان و ئەم کۆمەڵگەی تەنیوە و داپۆشیوە شاعیرانی ئێمەش لە ڕابردوودا ئەسپی خۆیان لە بواری مەدح و پیا هەڵخوێندنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تاوداوە و وەتوانیویانە بە شعر و بە سۆز و بە مەدحەکانیان گزارش لەو خۆشەویستی خۆیان بکەن بۆ پێغەمبەری پێشەوا و سەروەر و پێشەنگی ڕاستەقینەمان یەکێک لەو شاعیرانەی کە لە پێشەکی بەرنامەکەدا یەکێک لە شیعرە زۆر جوانەکانیم خوێندەوە شێخ فاتحی شێخ فەتاحی دۆڵانی ناسراو بە فەتحیە لەم ئەڵقەی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر خواناسی و خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شیعرەکانی فەتحیدا و وەکو دیاریەک بۆ ڕوحی پێغەمبەری پێشەوای مرۆڤایەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێشکەشیەکەین و ئێوەش ئاشناکەین بە شیعرەکانی فەتحی میوانی ئەم ئەڵقەی بەرنامەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولسەمەد شێخ فاتح کوڕی شاعیر قسە دەکات لەسەر کەسایەتی ئاینی و بۆ خوا سوڵحاوی فەتحی و هەروەها بەشێک لە شیعرەکانی فەتحی جارێکی تر بۆ ئێوە دەخوێنینەوە و ڕاڤەیان دەکەین جەنابی مامۆستا پڕ بەدڵ بەخێرات نەکەم خی گەورە پاداشتی بەخێرت داتەوە بەخێرهاتنی مستافاکەم بۆ مەرکە پیرۆزە ئەمە ئەرچێکە خزمەتە بە ئەدەبی کوردی خزمەتە بە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی بەسەرکردنەوە و یادخستنەوەی ئەم شاعیرانەی کە ناویان کەمتر دیارە زۆر پیرۆزە و ئەرچێکی گەرە پیرۆزە هیوادارین سەرکەوتوو بنە کارەکانی ئینشاءالله تەعالا زۆر سوپاس دەکەین جەنابی مامۆستا خۆشحاڵین کە ئەمە یەکەم جارە زانایەکی ئاینی لە بەرنامەکەمان حزوریە بێ و یەکەم جاریشە کە کوڕی شاعیرەکە کە قسەی لەسەرەکەین قسە لەسەر باوکی بکاتەوە من پێم خۆشە بزانم فەتحی بە ڕەحمەت بێ یاخوا کێ بووە کەسایەتێکی چۆنی هەبووە لە کەیەوە بۆ کەی ژیاوە پێم خۆشە تیشکێ بخەیتە سەر ژیان و کەسایەتی شێخ فاتحی دۆڵانی یان فەتحی بە ڕەحمەت بێ کارچەند لە دیوانەکەشیا ئاماژە بە ژیان و بە کەسایەتی و سەردەمەکەی کراوە فەتحی ناوی تەواوی شێخ فاتحی کوڕی شێخ فەتاحی شێخ ئیسماعیلی دۆڵانە لە دەی دۆڵان لەدایک بووە لە ساڵی 1970
هەر لە مناڵیەوە خولیای خوێندنەوە و ئاینی هەبوو فتحی شاعیر لە ساڵی 1938 ماڵی باوکی کە شێخ فتاحی دۆڵانە ئەویش شاعیرێکی ناوداری کورد بووە گەرە شعری جوانی هەیە و شێخ فتاح خۆی لە خۆیان ڕۆشنبیرێکی ناسراوە لەو سەردەمەدا کراوە بە مدیناحی قەراق ئەو کاتە هاتون بە سلێمانی نیشتەجێ بوون لە ساڵی 1938 کە هاتوتە سلێمانی فتحی هێشتا باوکی لە ژیانە ماوە ئەی خەنە بەر خوێندن لای مەلا عەزیز کە یەکێک بوو لە زاناکانی ئەو سەردەمەی شاری سلێمانی مزگەوتەکەشی لە سەرشەقامە لای نەقلیاتی قەراقی کۆن لەوێ فتحی درێژەدا بە خوێندنەکانی خۆی هەتا ئیجازەی مەلایەتی وەرەگرێت لەم ماوەیەدا کە ئیجازە وەرەگرێ باوکی فتحی کە شێخ فتاحی دۆڵانە کە خاوەنی ئەو گردەیە ئێستا مەشهور لە سلێمانی بەگرد شێخ فتاحی دۆڵان ئەمری خوا ئەکات دوای ئەوە فتحی ئەخەنە شوێنی باوکی لەو ماڵە ئەمێنێتەوە لە گەڕی سەرشەقام جاتن گەڕی چوارباغ تەکیەکدا ئەنێ فتحی شاعیر تەکیەکی هەر بەناو تەکیە بووە ئەجینا تەکیە بووە شوێنی هەموو شتەکانی تیا بوو بۆ نمونە عەسران شاعیرانی سلێمانی و ئەو سەردەمە هاتوون بەلای باوشم کە فتحی شاعیرە لای ماونەتەوە بەیانیانیش دەرسی تیاوتۆتەوە بە تەلەبە قوتابیەکان شەوانیش خزمانی خۆی ئەوانەی کە دانیشتووی خاوێ و قازانقای و دۆڵان ئەوانە بوون بەردەوام لای کۆبوونەتەوە هەروەها بەردەوامیش باس کراوە لە شۆڕشەکانی کورد ئەو سەردەمە خۆم ئەزانم کە باس کراوە هەتا لەوێوە خەڵک نێراوە بۆ ناو شۆڕش ئەو سەردەمە کە کراوە لەو تازە پیا بۆ شۆڕشی کوردی بەم شێواکو ماوەتەوە فتحی شاعیر درێژی داوە بە خوێندن و خوێندنەوە هەروەها توانایەکی لە ڕادەبەدەری هەبووە لە وەرجێڕان بۆ سەر زمانەکان بە تایبەتی زمانی عەرەبی باش زانیوە هەروەها زمانی هەورامی باش زانیوە لە فارسیە هەر زۆر شارەزا بووە بە جوهد و هەوڵی خۆشی توانیوێتی تورکی بزانێت و ئینگلیزیش فێر بوو بە جوهدی خۆی شەخسی خۆی بەڕاستی مامۆستا مەلای زۆر پڕ بوون ینی زۆر لە بوارەکانە هەم دەستی باڵایانە بۆ لە وەکوڵێ عیلمەکانە و لە زمانەکانیشە ماشەڵا زۆر لە خەڵکی ئەم سەردەمە ئەوەی کە ئێستا بە خول و بە دەوراتیش خەڵک فێری نابێ مەلای زوو هەم زۆر عەبقەری بووە زۆر زمانزان و زۆر دەوڵەمەند و پڕ بووە بەڵێ قوربان بۆیە قوتابی باشە پێک هێناوە خۆیان زۆر پڕ بوون ئەبێ قوتابی باش پێک بێنن ئەوەی کە لە ئێوە دەرسی خوێنەوە هەمان بەک خۆیان شارەزا و بەتوانا بوون جا فتحی تەمەن بێجگە لەمانە ئەو کتێبانی کە وەری جێراوە زۆر بووە بۆ نمونە شانمەی فیردۆسی وەرجێراوە کە ئەوە کتێبێکی فارسی قەیمە لەو کتێبانی کە لە شانامە هەبووە ڕۆستەم و برزوو کە لە ساڵی 1955 چاپ کراوە هەروە منیجە و بێژەم لە ساڵی 1955 چاپ کراوە هەروە تەفسیری قورئانی کردووە تەفسیری الحسینیە لە فارسیە و زمانی کوردی هەروەها کتێبی قەهرەمان و قەیتەران حەیدەر و سنوبەر خۆڕەم و زێبا ئەمانی کردو بە کوردی هەروەها کتێبی چمای سەعادەت کە کتێبێکی مەشهور و دیارە لە هەموو عالەمی ئیسلامیە ئەوەش کردو بە کوردی ئیمامی غەزالیە دیوانی شعری خۆشی هەبووە کە شعرەکانی گەلێ گەورە و گرێ زۆرن بەڵام بەداخەوە هەنێکی نەخوێنراوەتەوە خەتی شکستەی هەبووە خەتەکەی تەواو نەبووە خەتی پێوت خەتی شکستە ئەو خەتە ئێستاش کە ئەیخوێنینەوە بەگران بمان دێتە بەر هەنی ئەجوودێکی زۆر بەدەر لەم شعرانە شعری تری هەیە کە چاپ نەکرابێت بەڵێ خودبان بەس ماون و توانای خوێندنەوەیان یا فەوتاون ئەبێ خەریکیم کە بیخێن سەر زمانی خەتی ڕاستی خۆمان جنای مامۆستا ئێمە لە مانگی مەولودی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوادان صلی الله علیه وسلم و شاعیرانی ئێمە دەستێکی باڵایان هەبووە لە پیا هەڵگوتن و وەسف و ستایشی پێغەمبەری پێشەوادا صلی الله علیه وسلم فتحیش هەر لە سەرەتای دیوانەکەیەوە سێ چوار شعری زۆر جوان و عیرفانیانە و خواناسانە هەیە بۆ پێغەمبەری خوا بە جۆرێ لە جۆرەکان زۆر بە جوانی وەسفی گەورەیی و پێشەنگەتی پێغەمبەری پێشامان بۆەکە صلی الله علیه وسلم پێم خۆشە ئەم بوارەی فتحی لەوەی کە وەسفی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم جەنابەت بۆم باس بکەی و پاشتری یەکیەگە چینە خزمەتی شعرەکانی فتحی و ڕاوەیەکیانەکەین کە خوێنەری کورد لە مەبەست و واتا و ناوەڕۆکی ئەم شعرانەی فتحی
بۆ پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم تێبگات. بڵێ وەڵی خۆی ئەو ڕاستی بێ نەک فەدحی هەتی شاعیری کورد هەیە قەیمەکان کە زمانیان بە شەر پژاوە بڕابێک هەمجار لە وەسفی پێغەمبەرەوە لەسەر پێ کردووە یا وەسفی ئیسامیان کردووە دوای ئەوە کە توانیویانە وەسفێکی جوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەر شوێک خۆیان لە دڵیانە جێگیر بوو بە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوسا هاتووە سەر شعری تر دایانناوە چی شاعیری کورد هەیە قەیمەکان بیان بینە هەر هەمویان وە سەیرام کە شعری سەر پێغەمبەری خوا داناوە لە حاجی قادری کۆیەوە و لە سالمەوە و لە قانعەوە تەنانەت لە هەمویان باسییان کردووە کە پێغەمبەری خوا چەندی گەورە صلی الله عليه وسلم ئەمەش بەڵگەی ئەوەیە کە کورد خۆشەویستی زۆری بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کورد حەزی بە پێغەمبەری خوا زۆر هەیە لە خۆی زاتە خۆشی ئەوێت لە ماڵ و لە سەرەوت و سامانی خۆشتری ئەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە گەشت ئەو قەناعەتەی کە بدایەتی شعری بە وەسفی پێغەمبەری خوا دەست پێ صلی الله عليه وسلم جا هەر کەسە بە جوێی توانای خۆی بە شێوەیەک وەسفی کردووە هیچی لێکی ناچێت ڕاستە سیرەکەی هەم باسی خۆی کردو بەڵام لێکی نازم بەو شێوەیە ئەمە گەورەی پێغەمبەری خوا دەرەخات دڵسۆزی و ئیخلاسی ئەو شیعر دەرەخات بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا فەتحیش بە هەمان شێوە گەلێ شعری جوانی هەیە لەسەر پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کە لەو پەڕی جوانی و ئەدەبی و بەلاغەت هەیە. زۆر باشە من پێم خۆشە جەنابێت هەم شعرەکە بخوێنیتەوە و ئەگەر پێویستی بەڕافە بێ بۆ بینەر و بیسەری ئەمەی بکەین. ئەم شعرەی کە داناوە فەتحی یا رسول الله زەلیلم بەدەستی نەفس و شەیتان طریقی حضورم بەڕوڕەشی چۆن بێمە دیوان کە خیتابی ئەمری باری قیامەت دەکا ئاشکار بۆ جوابی عیتابی گوناه خەریک ماوم بێ زمان معاذ الله لەو سەعاتە زەلزەلەی ئەو ئافەتە وا حەسرەتە لەو عوسرەتە لە دیوانی لامەکان لە لامەکانی وەحدەتی خۆ نامێنە نەسرەتی ڕوو دەکوێکم بۆ حوجەتی نییە چاری ئەلئەمان خەبەرداری ئەسلی خۆمم بە ڕەفتاری ناڕەزام پێرە زنجیر و دڵ ئەسیر قوربەسەر و بارگران ماڵوێران و سەرگەردانی گوناهم بە ڕوڕەشی پەشیمان و پەرێشان و کەڕوولاڵ و ناتەوان ڕەنگزەرد و ڕوڕەشی دنیام دڵبڕاوی محنەتم تابعی جەمع الجەهلم بە جەهری ئاخر زەمان ئەفضەلی ئالی ئادەمی خۆتۆ قیبلەی عالەمی معدەنی ئاوی زەمزەمی جێو پەناهی عاسیان تبعد حەلی مشکلاتە وەصفت وەصلی میئاتە ئومێدی عالەم لەلاتە تاهیری تاهانیشان بەغەیری قاپی تۆ نیمە هیچ پەنایە ڕووی تێ بکەم منی خەستەی ڕووسیا ئەی پەنای گشت و ناکاران گەر بفەرمووی ئیلتیفاتێ ڕەحمەتێ لەگەڵ فەدحی قەت نامەوێ هیچ خەڵاتێ لە مای هەردوو جیهان ئەم هەنراوانە ئەگەر جوان سەیریکەیت فەدحی گەشتە ئەو پەڕی نەفس بوچووی خۆی ئەو پەڕی خۆی تەوازە کردووە بۆ گەورەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەدحی گەلێک تەقوای زۆری هەبووە بۆ نمونە من هەمم بە ڕەحمەتی خوا بێ شێخ تایید دۆڵان کە ئەویش نەژیان نەماوە ئەویش شاعیر بووە باسی باوکمەکە ئەی فەرموو من عیبادەتێکم هەیە بەخس ناڕێم ڕۆژوو خەڵ پێزانێت سەدەقە خەڵ پێزانێت بەڵام ئەو ئەی فەرموو جایوە بە دەڕۆژ ئاوی نەخواردوێتەوە دەڕۆژات ئاوی نەخوارد دەمی ئاوە نەیاوە وەکو ریاضیەکی نەفسی بەکار باوکم ئەوی فەتحی بەکارێ ناوە ئەمە دەرخستنی ئەوەیە کە فەتحی زۆر ئیخلاسی و پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم هەرچەندە عیبادەتی هەبووە خۆی بەڕوونا بازانین بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە ئەوەیە کە وا لە شاعیر دەکات ئیلهامی شعری بۆ ببژێت و بتوانێت وەسفی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم بۆیە بەڕاستی شعرەکانی جێی تەنجەرامان بەهەموو شێوەیەک ڕاستە یعنی لێرەشدا دەفەرمێ یا رسول الله زەلیلم بەدەستی نەفس و شەیتان طریقی حزورم بە ڕوڕەشی چۆن بێمە دیوان یعنی کە خیتابی ئەمری باری قیامەت دەکا ئاشکار ئەوەی کە خوای گەورە فەرمانەکات ترکە بە خیتابی خۆی بە مەلایکەتە لێکە قیامەت ئیترە بێ بەرپا بێ و بەڵێ بۆ جوابی عیتابی گوناه خەریک ماوم بێزوبان یعنی ئینسان کە لەوە باسیەوەکە ئیتر گوناهەکانی کە چەندێ زۆرن چەندێ کۆی کردوونەتەوە کە ئەوەی کە مەحویژە فەرمێ خەیاڵی پوچی دنیا
وا دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەرمەگە ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەمی ژانی باسیەوە کاکە لە ڕۆژێکا کە قیامەت بەرپا دەبێ و خەڵکی ئیتر هیچی بەدەستەوە نامێن هەموو ئەچێتەوە بەردەمی حزوری خوا من بەبێ زمان و بەبێ وەسیلە بەبێ بەڵگەیە چوومەتەوە بەردەمی خوا و توانای ئەوەم نییانی بڵێم من ئەم گوناهە هی من نەبووە یا هی منە ناخۆی ئەوە ڕاستە بەس فەتحی بەڕێی من کاریگەری ئیمامی غەزالی زۆر لەسەر بووە بەڵێ بۆیە کتێبێکیشی وەرگێڕاوە ئینسان تا تەقوای زۆر بێت تا باشەی زۆر بێ خۆی بە خودەدا دەزانێت ئەوە پلەیەک لە پلەکانی عیبادەت عرفان ئینسان کە تەنێ تەقوای زۆر عیبادەتی زۆر بوو خۆی بە گوناهبار زانی ئەوە ئەوسا خەریکە پێ ئەگات خۆی بەلاوە کەم بێت ئەوسا لە پێگەیشتنایە کە بگاتە مەرحەلەیە لە مەرحەلەی تەسەوف هەست دەکەم فەتحی لەو قۆناغا بووە عیبادەتی زۆری هەبووە تەقوای زۆری هەبووە ئەوسا خۆشی بەوە زانیوە کە ڕووی نییە بچێتە حزوری خوا و محکەمەی خوا ببینێت ڕاستە جنای مامۆستا شعری پێش ئەوەش ئەی شوعاعی تەجەلای حەق پێم خۆشە ئەوە هەم بیخوێنیتەوە و هەم ڕاوەیەکیشی بکەی بۆ من بەرە قوربان ئەی شوعاعی تەجەلای حەق وەی سەراپا سوورەتی تۆ بە نەظاری ڕەحمەتی ئەوە لەو مەنظەری جیهەتی تۆ ئەی ئەمینی شەوی حکمەت مەحرەمی سری عەزیمەت شەفەقەت و لوتفی قودرەت ئەنیس و هەم سوحبەتی تۆ هەر تۆی سراجی باتن و ظاهر ئەزەل تاک و ئەبەد ئومێدی ئەوەڵ و ئاخر هەر پەناهی غیرەتی تۆ ئەی خاوەنی تاجی عیزەت خەلعەتی ڕەحمەت لەبەر میری ختمی ڕسالەت لە حەقی شان و شەوکەتی تۆ ئەی لەزەتی لەفظت بۆ ڕۆح خۆشتر لە شەرابن تەهور کلیلی دەرگای جەنەتە نوری حوبی حەزرەتی تۆ ئەی نگاهت چەشمەی ئابی سەیری هەوری کەرەم بۆ دین درەخشانی هەردوو عالەم بوو لە جیلوەی تەڵعەتی تۆ لە سایەی جەنەت باقیە بۆ عاسیانی ڕووسیا ئەی شەپۆلی مەوجی ڕەحمەت لەبەر ناز و حورمەتی تۆ لە دوای جەیشی تا بهێنێت سەجێکم منیش چاوەنوار خاکسار و بە جێماوم منتەظیری ڕەحمەتی تۆ کەرەم کەسا بۆدی دەکەم زەڕەیە خاکی نەعلەینت بە حەقی شاهیدی شەهیدت بە تاج و خەلعەتی تۆ هەر تۆی تکاکاری ڕۆژی مەحکەمەی خەیر الحاکمین فەتحیە سوپاسالاری عاسیانی ئومەتی تۆ ئەمانەش بتوان دیارە کە فەتحی هەرچەندێک لە عیبادەتا بووە هەر خۆی بەلاوە کەم بووە بۆیە ئینسان هەتا بمێنێت محتاجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆم ئەوەی کە محتاجی پێغەمبەری خۆیە بۆچی پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەبێ منتان لە نەفسی خۆتان خۆشتر بوێت یعنی تۆ لە قیامەتە بەس پێغەمبەری خوا فریات دەکەوێت نەفسی خۆت فریات ناکەوێت پێغەمبەری خوا لە قیامەتە کەوت ئەمە ئومەتی منە ڕازی بەوە تۆ ناجحیت وەیە پێغەمبەری خوش فەرموویەتی ئەبێ منتان لە ماڵ و سەروەت و سامانی خۆتان خۆشتر بێ ئەوسا ئیماداری ڕاستەقینن جا فەتحیش لەو قۆناغا بووە پێغەمبەری خوای لە ڕۆح و جان و ماڵی خۆی خۆشتر ویستووە ئەوە قیمەی ئیمانە قوربان بۆ ئینسان چۆن تا پێغەمبەری خوات خۆش نەوێت ئیمانی کامل نییە بەس ئەو لە قیامەتە فریات دەکەوێت نەفسی خۆت فریات ناکەوێت پێغەمبەری خوا نەبێ کەس فریات ناکەوێت بۆیە واجبە لەسەرمان ئەومان لەم کەسی خۆشتر بوێت کە ئەویش ڕسالەکەی خۆشەویستی خەڵک بووە خۆشەویستی هەموو جیهان بووە دەستوەزی بووە ئیخلاص بووە فەتحی لەو وارە تواوەتەوە قوربان زۆر ڕاستە حتا جەنای مامۆستا لە سایەد جەنەت باقیە بۆ عاسیانی ڕووسیا ینی تۆ کەسێک کە هەر ئەوەندەی ڕاستە ینی مەحویش زۆر جوان لە قەسیدەی بەحری نورەکەی ئاماژەی پێەکە کە هەر کەسێ سایی پێغەمبەری خوای بەرکەوێ ئیتر شاهە و کەسێکی نەترس و بێباکە هەر بەوەندەی کە کەسێ سایی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بەربکەوێ لە سایەت جەنەت باقیە بۆ عاسیانی ڕووسیا ئەی شەپۆلی مەوجی ڕەحمەت لەبەر ناز و حورمەتی تۆ ینی ناز و حرمەتێکە خوا بە پێغەمبەری بەخشیوە صلی الله علیه و سلم مایە ئەوەیەکەوە ئەوانەشی کە لە ئومەتەکەی ئەگەرچی عاسی و ڕووسیا و تاوانبار و خەجاڵەتبارن لەبەر ناز و حرمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لێیان خۆش بێ لە دوای جەیشی تا بهێنێت سەگێکم منیش چاوەنوار خاکسار و بەجێماوم منتەزیری ڕەحمەتی تۆ ینی فەتحی لێرەدا ئەوەندە خۆی بچووکە کاتەوە لە بەردەم پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم کە ئیتر وێنەی نییە
کەرەم کە سابۆتی دەکەم زەڕێیە خاکی نعلەینت ینی گەردێک لەژێر پێی خۆی ئینسان دەچێت بۆ منە کلێنە ئیکاتە نێو چاوەکانیەوە بەڵام ئەمەڵێ زەڕێ لەو خاکی تۆزی ژێر پێی پێڵاوەکان نعلەکانت بە کەڕەم و بەخشندەی خۆت بۆ چاوی من ڕەوا ببینە بە حەقی شاهی شەهیدت بە تاج و خەلعەتی تۆ لە کۆتایە زۆر زۆر جوان دەفەرمێ هەر تۆی تکاکاری ڕۆژی مەحکەمەی خەیرولحاکیمین تەنها کەسێک کە ڕووی ئەوەی هەبێت تکاکار و شەفاعەتکار بێت لە ڕۆژی مەحکەمەی خوایە بەس پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم چونکە ئەوە تا دەگوتێت کە پێغەمبەران هەمویان ئەڵێن ئێمە دوعایەک و پاڕانەوەیەکمانە بۆ لە دنیا کردومان لێرە توانایەوەمان نییە لەبەردەم خوایە داوای تکاکاری و ڕزگاری میلەتەکان بکەین فەتحیە سوپاسسالاری ئاسیانی ئومەتی تۆ ئەوەندە خۆی بەمشوو گەزانێک کە پێی وایە ئەم ئاڵا هەڵگر و پێشەنگی هەموو گوناهبارانی ئومەتەکەیە بەڵام لەگەڵەوەشدا فەتحی نائومێد نییە یعنی پێی خۆشە کەوا تکاکار و دڵسۆز و پێشەنگ و قودوەیەکی وەکو پێغەمبەری خوای هەیە صلی الله علیه وسلم بەڵام خۆی ئەوە زۆر جوانە قسەیە ابن قیم جەوزی ئەوی ئەفەرمێت کەسێک گەشت ئەو قۆناغی کە هەموو کەسی لە خۆی باشتر زانی ئەوە دەرەجی باشە هەین بەلای ئەوە فەتحیشەوە هەموو کەسێک لە خۆی باش لەو باشترە بەبێ جیابازی ئەمە چی کردووە چی نەکردووە ئەڵێ من لەو سەختابترم ئەوە ئەو پەری ئیمانە قوربان کە لە خۆت ڕاستی نەبیت و خۆت بە باش نەزانیت خەڵ باشتر بە خۆت باشتر زانیت مامۆستا فەتحی پێم وابێ تەمەنێکی کەم ژیاوە بەڵێ قوربان 45 ساڵ ژیاوە بەڵێ لە ساڵی 6 نۆی 62 ئەمری خوای کردو قوربان 62 مار 62 ئەین تقریبا 44 تا 45 ساڵ دیەوە نەخۆش بووە یان بۆ مەبەستمێ بۆچی بەگەن قەدەری خوا بوو دامن داوای شهادەتی دیدان خوا کردووە سڵحێ بوو لە دێ قازان لەبین دوو عەشرەتە سڵحەشی لەسەر ژنوچیوا بوو ئەم شێخ بوو تەبان خەڵ بەقسەی کردووە ئەچی بۆ سڵحە لەو سڵحە قەدەری خوا وابێت تەقریەکتی یەکەن باوکم بەرەکەوێت شەهید دەبێت خوا لێی خۆش بێ ئینشەڵڵا ئەتا نیش لەگەڵا بوو کاو شێخ ساڵحی هەفتەی پێشووتر ئەویش لەگەڵا بوو لەو سڵحە شەهید دەبێت قوربان خوا لێی خۆش بێ ئاخوا من وامزانی وتم لەوە چێر بە مردنی ئاسایی کۆچی دوایی کرد جنای مامۆستا یەکێکی دیکە لە شعرەکان کە هەر نووسراوە بۆ حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم بێشوبهەیە کە من سەگی ئاستانەکەی مستەفام کە مستحقی خەتابم بەخوا لە ئایقی جەفام پێم خۆشەوە بخوێنیتەوە بێشوبهەیە کە من سەگی ئاستانەکەی مستەفام کە مستحقی خەتابم بەخوا لایەقی جەفام جەفای دۆزەخم دیوە خۆم دەزانم چییە زاهید بە ئاگری سڕی کاری خۆم هەزار جار چوتێنرام دۆزەخ و جەنەت ڕەحمەتی تۆن هەر کامی بێ پێم خۆشە ئیتر حاجەت مەناری دۆزەخ و قەبر و فەنام خۆجەم بە وسەگەی کە پاسی دەرگای ئەو زاتە ئەکا لە شادیە بە شەو و ڕۆژ نیەتی هۆش و ئارام ئارامم بۆچیە ئاخر من لە دنیای گومڕاهی ئەو وەختە بە ئارامم ئەو وەختە بە ئارامم کە بلکەچی قاپی خودام قامی ئەو قیامەتە کەوا پڕ نەدامەتە داخی ئەو نەدامەتە هەر بۆ منی شێتە و نەفام نەکبەتی نەفامەکەی من سەراسەر عالەمی گرت خاک بەسەر و نەکبەت خۆم بۆ ئەم حاڵەی منی تیام حاڵم شڕ و پەرێشانە هیوام شاهی کەس نەزانە کە نەسلی منیش ئەوانە لە حەشرا بێنە فریام بەبێ فریادی سەودایی شڕ حاڵی رسواییم بەلا نەقەتومە شاییم فرمودەی حەی لا یەنام مەقامی عولیات خەڵاتە ڕۆح و دڵ فیداتە ئاخر من چیم دەسەڵاتە کە بێتۆ نەگری ئەنجام ئیلتیجای من زۆر زەحمەتە بگاتە ئەو خزمەتە چونکە ڕووم ڕەش و نەکبەتە وا دوور لە سدق و وەفام وەفا و ئەحدم لا نەماوە لە تۆ دوورم لەو ساوە نوێژ و تاعەتم فەوتاوە بێدین خەریکی دنیام دنیای دەنی کردم ڕەمزی ئیمانی بردم بە ئەمڕوو تکاوێک مردم بێ حرمەتی خاص و عام فتحیە حیاتی فەوتاوە بۆیە خۆش براوە
با بڵێن هەرچیم ناوە سەیقابی ڕسول الله صلی الله علیه وسلم. ئەمە طبعا مامان شێوە فتحی گەشتە قۆناغێک هەچی کردووە هەڵێ کتێبی خۆم بەدڵ نییە چەند عیبادەتی کردووە عیبادەتی خۆی بەدڵ بۆ فتحی هەر هەوڵی داوە زیاتر لە پێغەمبەری خوا نزیک بێتەوە و زیاتر خۆشەویستی دڵە جێگیر بێت. هەتا جنای مامۆستا پێم وا بەبێ فریادی سەوداییم شڕە حاڵی ڕسوپایم ئەوە ئاماژەیە بە باوکی بە پیرەی باپیرەی بۆ شێخ ئیسماعیل دۆڵان کە باپیرەی بووە ئەویش هەم دیوانی شعری هەبووە نازناوەکەش سەوداییە سەوداییە سەودایی هەموو ساڵی خەڵوەی کێشاو قوربان بەڵێ هەموو ساڵە چۆتە خەڵوەوە چەند ڕۆژ عیبادەتی خۆی کردووە لە دابڵاخ و لە دۆڵانیش ئێستا شوێنەکان ماون پێ دۆڵانە قوڵ کە شاقێکی گەورەیە لەوێ خەڵەتی کێشاوە هەروە لە دابڵاخیش کە لای چێلەسپیایە ئەو شوێنە تا ئێستا ماوە قوربان ڕاستە لە سەوداییش هەر شاعری گەورە بووە و متاتەخوای زۆری هەبووە زۆر ڕاستە پێم وا بە یەکێکی تر لە شیعرە خواناسیەکانی فەتحی بەڕەحمەت بێ پێنج خشتێکێکێکی لەسەر غەزەلێکی مەحوی ئەویش بەڕاستی جوانکاریەکی زۆری کردووە و تا ڕادەیەک ئەویش هەر مەبەستی خواناسی و خۆشەویستی خوایە شەو تا بەیان وەکو مەجنون ڕوو لە حەوا نەکەم چ بکەم لە ڕەحمی تۆ و خەتای من دڵ ڕازی بڕوانەکەم چ بکەم نوقمی گوناهم و داغی دڵی بێپەروانەکەم چ بکەم بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم چ بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چ بکەم من شعرەکە خوێنمەوە و جەنابە دوای قسەم لەسەر بە دڵ ئەگریم بۆ خۆم داخی ئەم ژینە پڕ لە خەتایە ڕووم لە مەیخانە وەرگێڕا کە ساقیم چاوی لەیلایە مردن شادم کا بە وەسڵت دۆزەخە لام ئەم دنیایە لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داغی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عشقی پێ سەودانەکەم چ بکەم تۆ و خەندە بە حاڵی زارم من و گریەی جەفای ڕۆژگار شەو پەروانەی یادی ڕۆشتم بە ڕۆژی ژوێڵ و بێقەرار من و عەشقی تۆ و خەڵکی وەکو بولبول و گوڵ و خار لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زوڵفیار وەکو شێخ ئیختیاری مەزهەبی تەرسانەکەم چ بکەم بە ئەشکی خوێنین لە ڕێیدا ڕوانم بۆی لالەزارێ کە هاتانی گای لوتفێ پێ بە دەردی دڵ بدا چارێ کەچی دەڵێ بێگوڵی و نەکدامنم بدڕێ بە خارێ لە ڕێ ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما جارێ دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمدانەکەم چ بکەم لە پیاڵەی مەستی چاوەکەت بۆ مەینۆشین دڵ بە جۆشە بۆ سەرخۆشیم گەربەی لە ڕێی تۆدا خۆ سەربڕینیش خۆشە چ خۆشە تێکەڵکا شادی و شینی ئەم دڵە نەخۆشە دەمێکە پڕشاری پڕشۆری مەحەبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکە بەرپانەکەم چ بکەم بێمەیلیت لە دنیا بۆ من بووە بەم قوڕبە سەریە منت کوشت و داخم جەفای حەشر و ئەو دەردی سەریە پێم بڵێن هیچ و بێبار و لە ڕێی عەشقا سەرسەریە لە چاوانم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقانەکەم چ بکەم من لێرەدا وە کۆڵێک کۆتایی بە پێنج خشتێکەکەیەنم بەجێ ئەڵم جەنابەت قسەی لەسەر بکەی ئەوەی کە باو بووە لە زووە شاعیرێک کە شعر ئەخوێنێتەوە ئەو شعر کاریگەری بەسەری هەبێت ئەیکا پێنج خشتێکی تێگەی ئەم شعری مەحویش ئەمانە کاریگەری بەسەر فەتحیەوە هەبووە ئەمە شعری ئەوە کردێ بە پێنج خشتێکی دەبان ئەمە شعری مەحویە ئەو کردێ بە پێنج خشتی چون کاریگەری زۆر بەسەرەوە بووە هەن ئەو شعرانەی کە ئەو باو بووە لەسەر شعری سالم کردوێتی لەسەر شعری کوردی کردوێتی فەتحی پێنج خشتێکی ئەمانەی هەموو هەیە ئەم شعرەش کە ئەو پەڕی قمەی ئیخلاص و ئێرفان پیشانەیات کاریگەری بەسەر فەتحیەوە هەبووە ئەمەی کردو پێنج خشتی بەسەر ئەو شعرەی محمەد دایناوە تەمان ئەمە کاتی خۆی بە خۆڕی بەسەر نەبردە فەتحی لەگەڵ ئەو شاعران عەلاقەی زۆری هەبووە لەگەڵ قەناع عەلاقەی هەبووە لەگەڵ نەجمەت مەلا عەلاقەی هەبووە لەگەڵ شمەڕەی خاڵە عەلاقەی هەبووە لەگەڵ
بێکەسە علاقەی هەبووە هەنی عەسلان کە دانیشتون لە ماڵەوە لە تەکێکا هاتوومە لای باوکم بەلای فەتحی وەکو خۆی شاعران وا بووە شعران خوێنێتەوە و ئەدەبیاتان خوێنوەتەوە و جا فەتحی ئەو سەردەمەش کە گۆڤاری هێندە چووە گۆڤاری گەلاوێژ و هەتا و پەیام و هەتا ئەوانی کە بوون قەیمەکان بەشداری کردووە لەگەڵیانە بەناردنی مەتەڵ و بەناردنی ئەم شعرانەش بۆ ئەوان و لە زۆر هەتا لە پەیامە شتی وڵاو کراوەتەوە پەیامی زوو لە هەتاوە کە هێندەری کردووە جومک هێندەری کردو ئەمیان شتی بڵاو کراوەتەوە ئەمانە هەمووی چۆن ئێستا مەسابرین ئەو شتانەی کە ئەو سەردەمە هەبووە جەرید و ڕۆژنامەکان پڕ بەشیر ئەو هەتا لە ژینیشا شتی بڵاو کراوەتەوە ئین فیلمەکە دەری کردووە زۆر ڕاستە جنای مامۆستا یەکێکی تر لەو شتانەی کە تەمەن هەر خواناسیە بەس لە نیوەیە دەفەمێت هەم ناڵڕە بەو بێ پەردە و حیجاب وەک چۆن ئەبینی قەمەر و شەهاب خۆ ئاو بێ ڕەنگە ڕەنگ وەرناگرێ شوشەکەی چۆن بێ ئەو ها ئەبینرێ بیکەرە شوشە و پەرداخی چینی چەند جوان دیارە لی لەزەد چەند جوان دیارە لی لەزەد ئەبینی دڵی شیشەیە شوشەیە بۆ لیقای ئەڵڵا لیقای وەهایە وەڵڵا وەبیللا ئەگەر شوشەکەت ڕاگرت بە ڕوونی ئاوی مەقسەدی تێدا ئەبینی ئەگەر شوشەکەت ڕەش و تاریک بێ غەیری تاریکی شتێ نابینرێ فەتحی تۆ زیاتر مەکە دەم درێژ ئومێدت نەبێ بە زیکر و بەنوێش هەتا شوشەکەت پاک نەکەیتەوە ئەو بە ڕووناقی قەت ناخۆیتەوە دڵ و نەفس دەروون هەم قورآن و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگێکی زۆریان پێداوە ینی ئەفەرمێ لە لەشدا پارچە گۆشتێکەیە پێی دەگوترێت دڵ ئەگەر ئەم پارچە گۆشتە باش و چاک و بۆ خوا سڵحاو بێ ئەوە هەموو لاشە و ڕەفتار و گفتاری مرۆڤ باش و بۆ خوا سڵحاو بن و بە پێچەوانەوە ئەگەر خراپ و گێرە شێوێن و پیس و خراپ دۆست بێ ئەوە هەموو لەش و گفتار و ڕەفتاری مرۆڤیش خراپ و پیس و قێزەون دەبن بۆیە فەتحی زۆر لێرە جوان ئاماژە بۆ کە بەڵێ نوێژ و زیکری بێت دڵپاکی لەوەچە هیچ سوودێکی نەبێ لە پێشا دڵ پاگەکرێتەوە لە بغز و لە کینە لە نیفاق لە کوفر لە شرک لە زۆر شتی دیکە ئەو جا نوێژەکان ئەبنە کەمالیات و جوانی بۆ دین و بۆ ئیخلاس ئەوەش کە مەحویە فەرمێ لە دڵدا خەڵق و خواب و فایدەیکی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە یاک ینی تۆ شەو و ڕۆژ نوێژ بکەی و زیکر بخوێنی و ڕۆژ و بگری و حەج بکەی بەڵام لە دڵدا خەڵکێکت لەگەڵ خوایە دانابێ بە یاسادانەر و بە ڕۆزی دەر و بە شفادەر کەواتە هیچ کەڵکێکی وەهای نییە ئەبێت دڵ خاڵز بۆ خوابێ ئەو جاییتر ئەبێتە ئاوێنەیەک و ئەتوانی ژیان و هەموو شتێکی لێوە ببینی پێم خۆشە جەناب لەسەر ئەو شیعرەکە خوێنەوە قسەم بۆ بکەیت قمان خۆی ئەگەر سەیری قورئانیش وەک فەرموود حەزرەت ئیبراهیم چی بەخوا نەکرد خرا ئاگرەوە دوایەوە کردی بە شەڕ بتەکانی شکان ئیسماعیلی ویستی سەری بڕێ ڕەحەتی خوا بەچی وەسفی کرد باسمانی بۆ نەکردووە ئەفەرمێ ئیلام دڵی پاکەوە هاتووە بەلای من ئەمەی کردووە بە قیاس بۆ ئیبراهیمیش ئەو هەموو هێنی کردووە ئیبراهیم بۆ خوای گەورە قوربانی داوە سەیدەکەی خوای گەورە بەس ماسی دڵی بۆ کات ئەمێ هاتەوە دڵی پاک بەلای من هاتوۆتەوە بۆیە دڵ ئەساسە بۆ هەموو شتێک کە دڵ پاک نەبوو ئیبادەتەکەش جارە جێ خۆی نەگرتووە بۆیە هەر ئەفەرمێت هیچ ئەمێزەر و تەزبیح و سیواک بە عەمەل نایە دڵ نەبێ پاک ئەگەر تۆ ڕاستی تەرکی ئەمێزەرکە دەرۆژ ڕەوشت بەو شەبخە دەسەرکە ئەمەش هەر بەڵگە ئەمە شەی سعدیە پێم وایە کراوە بە کوردی لە گورستانەتیایەتی هەی تۆ کەرچی نییە ئەساس دڵە دڵەکە پاک بێت ئەو عیبادەت جێ خۆی ئەگرێت کە دڵ پاک نەبوو چەندێک نوێژ بکەی ڕۆژوو بگری ئیسفادەی نییە ئەبێت دڵ پاکێتەوە دەچی لەو سیفەتانەی کە تایبەتە بە شەیتانەوە بغز چینە حقد حەسوودی دڵپێسی شک گومان ئەوەی کە لە دڵا چەکەر ئەگات تا نەگەیتە قەناعەت دڵپاکی بڕوات بێ ئیسفادەی نەبێ شێوەیەک جا فەتحیش لەو قەناغا بووە هەوڵیاوە دڵی پاک بێتەوە ئەوێ شەڕەکە لەسەر دڵە تا دڵ پاک نەبێتەوە ئیسفادەی نییە قوربان هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فرمودەشە باسی کردووە ئەسحابەی لێ پرسێ کێ زۆر باشە لای خوا ئەڵێ پیاوێک دڵی پاک بێت مەخموم القەلب
ئەگەر کەسێک دڵی پاک بێت خۆ خۆشەویستە. هەتا فەرمێ دڵی ئینسان وەکو شتێکی سپی وایە گوناهەیەکە خاڵێکی ڕەشی لەسەر و خاڵێکی ڕەش ئەگەر تۆ بنەکا و نەگەڕێتەوە بەلای خوا ئیتر کە ڕشت دڵی بە یەکجاری ڕەشداگەڕا ئیتر ئەو کاتە مەجای تۆ بە وەکڵی قەفڵی لێدرێ ئەنی ئەمیژە فەرمێ هەتا شوشەکەت پاک نەکەیتەوە ئەو بە ڕووناکی قەت ناخۆیتەوە دڵی چواندووە بە شوشەیەک لێوانێکەوە بۆ ئاو خواردنەوە دەست بدە بەڵام ئەمەڵەیە کە تۆ شوشەکەت ڕەشداگەڕا بێ و هیچی تیابینی ناتوانانی یاوێکی پاک و خاوێنیش لێ بخۆیتەوە. جنای مامۆستا من پێم خۆشە کۆتا قسەت لەسەر ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە مانگی مەولود بێ و کە ئەم بەرنامەیەمان تایبەت کرد بە خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شیعرەکانی فتحی شاعیردا ڕەحمەتی خوای لێبێ. وەڵاهی من ئەوەی کە داواکاریم بێت پێم باشە ئیسلام ئەوەی کە خۆی بە شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش هەموو شتێک پێکەوە ژیان ئەساسە. ئەو پێکەوە ژیانە تۆ سەیری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ جوولەکە ژیاوە، لەگەڵ کافر ئەژیاوە، لەگەڵ بێدین ئەژیاوە، لەگەڵ ئەو جارە ئەژیا. حقت نامێت ئیسلامە هەبێت هەر کەسە بە دینی خۆی کە برا ئیمانی بەخوای گەورە هەیە لەکم دینکم ولیە دین نامێت بۆ خصوصی هەبێ بەرامبەر کابرای بێدین بڵێ وەڵام مادەم بێدین من زوڵم لێکم نەشتی عەلەیهی سەلامان نییە. ئەوە گرنگە ئەم یادە کە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین بە سەرمەشق و بەرنامەیەک بۆ پێکەوە ژیان بۆ نمانی بۆ خصوصینە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تایف چیان لێ نەکرد قاچی خوێنی پێهاتە خوارەوە فەرمی یا ڕەبی خوا هیدایەتیان بدە تو حەشقا نەکرد بەڵام سەرەکەی بەداخەوە زۆر موسڵمان هەیە لەما تێ ئەپەڕێت هەنی قەیدەکە ئەشکێنێت کە ئەشتی ڕوو ئەدات ئەکە بە هاتوو هاوار بۆ نمونە کە یەکێک بێدینی ئەکات خراپ ئەکا معنی دینامی ئەمە خراپ بووە باچی زۆرە باشە کاتی پێغەمبەر خۆش تاوان کراوە صلی الله علیه وسلم کاتی پێغەمبەر دزی کراوە زینا کراوە قەتڵ کراوە ڕاووت کراوە پێغەمبەری خوا خراپیشی نەکرد بەو شێوەیە بەڵێ بۆ ئینسان متفائل بێ باشە هەوڵ بە ئەم یادە بکا بە یادکردنەوەی و بە دامەزراندنی پەڕێکی پاک و نوێ بۆ پێکەوە ژیان لەگەڵ هەموو ئینسانێکە ئینسان قیاسە بۆ ئێمە ئینسان گەلێ قیاسە زۆر ڕاستە مرۆڤ سنتەری و خۆشەویستی مرۆڤ دۆستی مامۆستایان خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە دووبارە پیرۆز بێم یادە و خوای گەورە بە سەرباز و شوێنکەوتویەکی پێغەمبەری خوا ژەژمانمان بکە. بەڕێز جەنابی مامۆستا عەبدولسەمەد شێخ فاتح کوڕی فتحی شاعیر کە میوانی ئەمەڵقەی بەرنامەی خەڵوەت بووی زۆر سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتای ئەڵقەی ئەم جارەشمان کە قسەکردن بوو لەسەر خواناسی و خۆشەویستی خوا و پیاڵگوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شیعرەکانی شێخ فاتح دۆڵانی ناسراو بە فتحی تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان دەگەم.